بە ناوی خوای گەورە سەڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بە بڕیاری حکوومەتی عێراقی خاڵی گومرگی لە نێوان کەرکووک و پارێزگاکانی هەرێمی کوردستان دانراوە. دانانی ئەو خاڵە گومرگی کاریگەری خراپی لەسەر دانیشتوانی شاری کەرکووک دروست کردووە. با میوەندەرێک لە بەڕێزان لە سودۆی سەرکی حەسەن بارام شارەزار لە کاروباری ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووکیشەوە محەممەد جەلیل کارگەری مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. دانانی خاڵی گومرگی لە نێوان شاری کەرکووک و پارێزگاکانی هەولێر و سلێمانی کاریگەری خراپی لەسەر خەڵکی شارەکە دروست کردووە. لە درێژەی لێکەوتەکانی ڕێفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 حکوومەتی عێراقی دوو خاڵی گومرگی لە نێوان کەرکووک هەولێر و کەرکووک سلێمانی کردووەتەوە. لەم دوو خاڵە گومرگیەدا سەرجەم ئەو کەلوپەلانەی هاوردە و هەناردەی کەرکووک دەکرێن بە ڕێژەی لە سەدا 6 بازیان خراوەتە سەر. ئەم خاڵە گومرگیانە لە نێوان کەرکووک و هەرێمی کوردستان کاریگەری خراپی کردوتە سەر ژیانی هاوڵاتیان. باس خراوەتە سەر ئەو کەلوپەلانەی کە لە هەرێمی کوردستانەوە دەبرێنە شاری کەرکووک. ئەمە ژوای کردووە هاوڵاتیان باجەکەی بدەن و نرخی شتومەک لە کەرکووک بەرز بۆتەوە. بە پێچەوانەشەوە ئەو کەلوپەلانی کە لە شارەکانی عێراق و کەرکووکیشەوە دەهێنرێنە هەرێمی کوردستان بازیان خراوەتە سەر. ئەمە ژوا دەکات ئەو کەلوپەلانە لە بازاڕەکانی هەرێم نرخیان بەرز بێتەوە. لەلایەکی تریشەوە حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا هەڵوێستێکی جددی نەبووە بۆ لابردنی ئەو خاڵە گومرگیانە. پێشتریش چەند ناوەندێکی ڕۆژنامەوانی بڵاویان کردەوە. ئەو خاڵە گومرگیانە بە ڕەزامەندی حکوومەتی هەرێم دانراون و یەکێک بوون لە مەرجەکانی حکوومەتی عێراق بۆ کردنەوەی ڕێگای سەرەکی کەرکووک هەولێر کە لە دوای ڕیفراندۆمەوە بۆ ماوەی دەمانگ داخرا. پەرلەمانتارانی کوردیش لە بەغداد واژۆیان کۆکردوێتەوە بۆ ئەوەی لە دانیشتنێکی پەرلەمانی عێراق پرسەکە تاوتوێ بکرێت. هاوکات فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە هاوبەشی لەگەڵ چەند فراکسیۆنێکی دیکە داوایان لە حکوومەتی عێراق کردووە ئەو خاڵە گومرگیانە لابەرێت و بەکارێکی نایاسایی ناویان بردووە. بە بڕوای چاودێرانیش دانانی ئەو خاڵە گومرگیانە تەنها کاریگەری ئابووری نییە بەڵکو پەیامێکی سیاسیشی تێدایە، ئەویش دابڕاندنی کەرکووکە لە هەرێم. بە درێژایی مێژوو کەرکووک خاڵی ناکۆکی نێوان هەرێم و دەسەڵاتدارانی عێراق بووە. پارتی و یەکێتی لە دوای ساڵی 2003 تا 16 ئۆکتۆبەری 2017 لە کەرکووک باڵادەست بوون. بەڵام ئەو دوو پارتە لە ماوەی ئەو 14 ساڵە سیاسەتێکی چەوتیان پەیڕەو کرد و خەریکی بەرژەوەندیە حیزبیەکان و بردننی داهاتی کەرکووک بوون. سەرنجامیش بەهۆی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەرەوە کەرکووکیان لەدەستدا و خەڵکی شارەکەیان بە تەنیا جێهێشت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان کاکە حەسەن خێر بێگە سەرتە لە بەڕێستانە و دەست پێ بکەین بە بۆ چوونی ئێوە دانانی دوو خاڵی گومرگی لە نێوان کەرکووک هەولێر کەرکووک سلێمانی هۆکاری چیەوە چ پەیامێکی تێدایە؟ بەڵێ زۆر سوپاس بۆ دەرفەتەوە سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئازیزی پەیام. لە ڕاستیدا لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە حکوومەتی عێراق بە پلان و بە بەرنامە کۆمەڵی سیاست پەیڕەوەکە کۆی ئەو سیاسەتە بریتیە لە وەدەرنانی کورد و بچووکردنەوەی کورد و گوشارهێنانە بۆ سەر هەم کورد لەو ناوچانە و هەم بۆ هەرێمی کوردستان مەرامێکی سیاسیە. لە چوارچێوەی ئەوەشدا دانانی ئەو خاڵانەیە و بە پێی هەندێک زانیاری ئێستا لە سنوورەکانی نێوان دهۆک مووسڵ و هەولێر مووسڵیش ئەو خاڵانە دائەنرێ. دوجار پرسیارەکەوەیە حکوومەتی عێراقی بۆ ئەمەی کردووە. بە بۆچوونی من دوو فاکتەر هەن، دوو هۆکار هەن وایە لە حکوومەتی عێراقی کردووەم بڕیارە بدەن. فاکتەری یەکەمیان ئەوەیە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەڵێت ئەوە سنووری ئێوەیە و کەرکووک و شنگال و مەخمور و دووسخورمات و خانەقین سنووری ئێوە نییە. بۆیە ئەم خاڵانە ئەبێتە مانایەک لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کارجێڕیەوە ئەبەخشێتە جیاکردنەوەی ئەو بەشەی کوردستان لە بەشەکەی تری دایک. هۆکاری دووەمیش بەداخەوە خۆتان نەزانن
کاربەدەستانی عێراق و دام و دەستگا حکومیەکانی عێراق گلاون بە گەندەڵیەوە دانانی ئەو جۆرە خاڵانە بریتیە لە کۆکردنەوەی پارە و بەهەدەردان و دۆشینی سەروەت و سامانی خەڵک لە ڕێگای ئەوەوە. بەڵام دوجار پرسیاری هەرە گرنگ ئەوەیە ئەم جۆرە خاڵە پشکنیانە یان ئەم جۆرە خاڵە گومریچیانە تەنها لە نێوان دوو وڵاتایە، یعنی دوو وڵات کە سیادە و سەروەری جیاوازی هەیە، نەک لە نێوان دوو پارێزگای وڵاتێکە یان نەک لە نێوان دوو هەرێم لە نێوان لە قوارەیەکە یەک دەوڵەتێکە. بۆیە ئەمەش جۆرێکە لە نەحاڵی بوون و مامەڵەکردنی هەڵا لەگەڵ واقعی نوێی عێراقا و لەگەڵ دەستورە و لەگەڵ پەیوەندی نێوان هەرێمەکان و ناوەندا. بۆیە لە کۆی ئەم کێشانە زەرمەندی یەکەم و کۆتایی هاوڵاتیانن و پێگەی هاوڵاتیانە و پێگەی نەتەوە و پێکاتەکانە و سوودمەندی یەکەم و کۆتاییش دەسڵاتدارانە چی لەم بەربێ و چی لەو بەربێ و چێش باجەکەیەدا ئەو خەڵکە ڕەش و ڕوتە باجیەدا. ئەگینا لە دنیا شتێک نییە کە تەسەورکە خەڵکی کتێبی بردووە، کتێبی لە کوردستانەوە بردووە بۆ کەرکووک گومریچیان لێ سەردووە کتێبی کوردی یان شتی زۆر کەم و ئەوەیان بردووە هەم وەکو جۆرێکە لە سوکایەتی. ئەجا ئایا دەسڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو پاشەکشەی کە لە 16 ئۆکتۆبر بەدواوە کردویانە بە نەزەری من تا ئێستەش بەردەوامە، تا ئێستا نەتوانراوە سەرڕای ئاڵ و گۆڕەکان، سەرڕای حکومەتی تازە لە دروستبوونایە، سەرڕای ئەوەی کە کۆمەڵی هاوکێشە گۆڕانکاری بەسەراتوە کورد نەیتوانیوە یەک هەنگاو بە پێشەوە بچێت بۆ گۆڕانکاری لەوەی کە دروست بووە، بێگومان کە دوا هەنگاوی حکوومەتی عێراقی بەرامبەر دروستکردنی ئەو خاڵە گومریچیانەیە کول لە پاشەکشایە. جا بەو ئومێدەی کورد بتوانێت لە نەک لە بەرگریەوە لە پاشەکشە و هەڵهاتنەوە بکەوێتەوە حاڵەتی هجومیەکی منطقیانە لە ڕێگای یاسا و دەستور و دروستکردنی حکومەت و دام و دەستگاکانی دەوڵەت. سپاس دەکەم دەتەگرێم وڵای بەڕست کاک محەممەد، سپاس بۆ بەڕێزیشتان. سەبارەت بە دانانی ئەو خاڵە گومریانە چ کاریگەرێکی لەسەر کەرکووک و هاوڵاتیانی شاری کەرکووک دروست کردووە؟ بەڵێ بەناوی خوای گەورەی مهرەبان، سڵاو بۆ بەڕێستان و بۆ تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و سڵاو دەنێرم بۆ بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانەکە و هەروەها میوانە بەڕێزەکەشتان. زۆر سپاس. دیارە دانانی خاڵە گومریکیەکان پەیامێکی سەریحە و وازەحە، عیبێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان پاشان بۆ حکوومەتی عێراقی کە پەیامەکە زۆر وازەحە، ئەویش ئەوەیە کە ینی دوو دەوڵەتی جیایە یاخود دوو ینی کەرکووک شارێکی بە تەواوەتی شارێکی عێراقیە و هیچ ماناو تەفسیرێکی تر هەڵناگرێ و باجێکی گەورەی قورسیشە بۆ کەرکووچەکان و بۆ تەواوی کوردی شاری کەرکووک بەداخەوە. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەرکێکی گەورەی خستۆتە سەرشانی تەواوی کەرکووچیەکان بە بێجیاوازی، هەر لە گرانبوونی بازاڕ و هەر لە تەواوی هەموو کەلوپەلەکان جا خواردن بێ، پێداویستەکانی ڕۆژانە بێ، بیناسازی و جۆرەکانی بیناسازی بێ، یاخود تەنانەت یعنی ئێستا ئەو ڕۆژە چەند ڕۆژێکی پێش ئێستا کتابی بەلزەمەی کوردی هاتۆ بۆ ئێرە ڕەتیان کردوێتەوە گەڕادویانێتەوە. ئەوە هەروەکو کاک حەسەن ئاماژەی پێکرد، پەیامەکە هەر ئەوە نییە ئەمە خاڵێکی گومرگیە و بەس، پەیامەکە لەوە گەورەترە کە ئێستا لە کەرکووک کوردبوون خەریکە مەمنوعە بێ، ڕێکخراوەکان مەمنوعن، کتابی کوردی مەمنوعە بێ. ئەمە پەیامەکە وەکو وتمان وازەحە. پاشان ئەو بارودۆخەی کە ئێستا ئەخولقێ لە گومرگەکان با بڵێن شوێنێکی تەواو لە عەسکەریە چێ، عەزیەتدانی خەڵکیشی زۆری تایە، ئیزدیحامیشی زۆری تایە لە سیارە. تەنانەت لە چەند ڕۆژی ڕابردووە ئەگەر بیری بێتان ماوەی 10 دقە بۆ چارەکێک تۆ بە سیارە ئەڕۆی ئەبینی ئەو هەموو سیارەیە ڕیزی گرتووە.
ئەمە هەم ئیزدیحامیشی زۆری دروست کردووە بۆ هاوڵاتیان و طبعاً بۆ شۆفێران و کارەساتی نەخوازرا ڕووەدا و هەم سوکایەتیشی زۆریش ئەکرێ بەداخەوە بۆ هاوڵاتیانی کورد لە شارەکە بۆ هەموو پێکهاتەکان کاتێک کە هەر کەسێک ئەچێتە ئەوێدایە بەزێنن ماوەی 100 مترێ بۆ 200 مترێ بە پێ ڕێەکەی دواتر داوای هەوێت لێکەن هەوێکەت لە پەنجەرۆ تەسلیمەکەی پاشان ناود لە کۆمپیوتەرەدا پاشان بە پێ مەسافەیەشی تر ئەڕۆیت و هەتا ئەگەیتە سیارەکەی خۆت. ئەمانە بەشێکن لەو زەرەرانە بەشێکن لەو زیانانەی کە بەداخەوە ئێستا هاوڵاتیانی کەرکووک باجی ئەدەن بە تایبەتی کورد باجی کوردبوونەدەن. بەڵێ یعنی ئێستا و دوای ئەو مەسەلەیکردنەوەی و خاڵە گومرگیانە نرخی شتومەک بە بەراورد بە پێش ئەوە زۆر بەرز بۆ تۆ لە ناو شاری کەرکووک. بەڵێ ئێستا ئەگەر بن بە وردی هەندێ پرسیاری جدیم کرد لە ڕۆژنامەنووس و لە خەڵک بەگشتی لە هەموو بابەتێک تۆ ئەگەر بچیتە بازار ئەگەر بچیتە شوێنێکی تیجاری هەموو بابەتێک جگە لە چەند شتێکی کەم نەبێت کە لە ناو کەرکووکە خۆی ئەو بابەتە بەرهەم ئەهێنرێ. یعنی بە نمونە چیمەنتۆ لە کەرکووک هەیە و بەرهەم ئەهێنرێ تەنانەت چیمەنتۆش پارە هاتووەتە سەری چونکە چیمەنتۆ هەر لە کەرکووک بەرهەم ناهێنرێت. چیمەنتۆی سلێمانیمان هەیە چیمەنتۆی ئێرانیمان هەیە تورکیمان هەیە. یعنی ئەوە کەمترین ڕەنگە شت بێ مەواد بێ بۆ نمونە شیش چیمەنتۆ ئەوانە ئەگەر نا هەر تۆ لە تەماتەوە کە کیلۆی بە 500 دینار بوو ئێستا لە بەیاننامەی ڕێکخراوەکانیش ئاماژە پێکرا کە ئێستا کیلۆی بە نمونە بە 2000 بە زیاترە بە کەمترە. هەموو شتومەکێک کە لە بازار پێویستی ڕۆژانەی هاوڵاتیانە ئێستا لە شاری کەرکووک نرخی زیادی کردووە و گران بووە و طبعا لێرەشدا هەندێک ئیستیغلالی بەداخەوە لە تاجر و لە دوکاندار و لەوانەش دروستە بێ کە ئەویش شتێکی خراپە بەڕاستی خەڵک لە کاتی ناڕەحەتیە لە کاتی قەیرانە ئەبێ مڕاعاتی خەڵک بکە ئەبێ ئاگای لە خەڵک بێ لە بازار بێ. هەندێک فرسەتیان هێناوە لێرە ئەمەیان قۆستۆتەوە بۆەوەی کە زیاتر بۆ هەرتۆ هەرچیەک ئەڵێ ئەو کردوێتێ بیانوێک ئەڵێ کاکە باجی لەسرە ڕەنگە دووقات و سێقات وەرگرن کە ئەمەش بەڕاستی شتێکی خراپە. ئەبێ ئێمە هاوڵاتیان ئاگادارکەینەوە هەندێک لەوەی کە بەڕاستی ئەمە کارێکی خراپە نابێ سوئی ئیسیفادە لەمانە وەربگیرێ. باڵە سوپاس دەکەم دۆتەگرێن بۆ لای بەرزت کاک حەسەن بەرز وتت هاوڵاتیان باجەکەی دەنەوە سوودمەندی یەکەم دەسەڵاتدارن چی لە عێراق چ لە کوردستان نی پێ دوای دەسەڵاتدارانی هەرێمیش سوودمەندن لە دانانی ئەم خاڵە گومرگیانە. دیارە لە ئێستادا سوودەکە بە قازانجی دەسەڵاتدارانی عێراق بەڵام گرفتەکە لێرەوە دەست پێەکە بەرپرسیارەتی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. باشە بۆ حکوومەتی هەرێم تا ئێستاکە بێدەنگە تا ئێستا تا ئێستاکە دەبووە بەڕەسمی حکوومەتی عێراقی لێ ئاگدار کردبێتەوە دەبووایە بەیاننامەی ناڕەزایی دەربڕایە دەبووایە هەنێک هەنگاوی یاسایی دەستوری تایبەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداوە بگیرایەتە بەر بەڵام بەداخەوە کە بینی تا ئێستاکە هیچ ئجراعاتێکی ئەوتۆ نەکراوە بە تایبەتی ئێستا فرسەتە بۆ ڕێگرتن لەو جۆرە سیاسەتانە لەبەرەوەی لە بەغدا هێزە سیاسەکان سەرقاڵی دروستکردنی حکوومەتن پێویستیان بە کوردەیە هەقوایە کورد ئەم کارتانە ئەم کارتە بەکار بێنێ و ڕێ بگرێ لەو جۆرە پێشێلکاریانە کە بەڕاستی مەسی سیادە و بوون و سەروەریەکانی هەرێمی کوردستانەکە دوجاریش ئەوەی کە دەکەوێتە نێوم هەردوو سەری مەنگەنەکەەوە هاوڵاتیانی ئێمەیە لە کەرکووک و ناوچەکانی ترەوەی دەرەوەی هەرێم بۆیە بەرپرسیارەتی لەو ڕوانگەوە کەوێتە سەر حکوومەتی هەرێم. بەڵام هەندێک زانیاری باز دەکەن کە یەکێک لە مەرجەکانی حکوومەتی عێراقی بۆ کردنەوەی ڕێگەی سەرەکی هەولێر کەرکووک ئەوە بووە کە ئەم گومرگانە دابندێن پێ دوای ئەم زانێرانە ڕاستنێن حکوومەت ڕەزامەندی داوی بەم جۆرە لە ڕاستیدا وەسیقەیەک لەبەر دەستانیە وەسیقەیەک لەبەر دەستانیە ئەوە بسەلمێنێ بەڵام باسی ئەم ڕێکەوتنە دەکرێت ئەگەر بێت و ئەم ڕێکەوتنە وابێت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقەوە دروستکرابێ
هێندە تاوانەکە دەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێم ناکەوێتە ئەستۆی حکوومەتی عێراقی باشە چونکە تۆ زەرمەندی هاوڵاتیانی تۆ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی پێداویستی و کەرەستەکانی ژیانەوە دووچاری جێچەڵ و دووچاری گرانی بازار و دووچاری سوکایەتی کردن دەبن لە خاڵەکانی پشکنین و لە خاڵی گورمە چۆن دەبێ دەوڵەتێ دەسڵاتێک کە بەرژەوەندی ملەتەکەی لە بەرچاو بگرێ و ڕەچاوی بکە بچێتە هەندێک یاری لەم چەشنەوە مساومە لە پێناو شتێکە بڕۆی بەرژەوەندی هاوڵاتیان بخەیتە مەترسیەوە و هاوڵاتیانی کەرکووک کە تووشی لە ساڵی ڕابردووە تووشی 1001 ناڕەحەتی و سیاسەتی شۆفێنیانە و تایفیانە بۆتەوە خۆتیش بڕۆی مشارەکە بکەی لە جۆرەسە من ئومێ دەکەم وەکو هاوڵاتیەکی ئەم نیشتمانە حکوومەتی هەرێم ڕێکەوتنی نەکرد بێ و ئەگەر کردبێتی بەڕاستی هەقا خەڵکی کوردستان ڕووی دەمی بکە لە حکوومەتی هەرێم نەک لە حکوومەتی عێراق چونکە ئەو هاوبەشە ئەگەر کرابێت بۆیە ئومێ دەکەم وان نەبێت و ئەمە و بێدەنجی حکومت یعنی ئەگەر بێدەنجی حکومت بێدەنگەکەی بۆچی دەگەڕێنیتەوە بۆچی حکومت بێدەنگە کە لە 22 ئەم خاڵە گومرگیانە بە فەرمی کراونەتەوە بەڕاستی ئەگەر بێدەنگ بێت کەواتە ئەو زانیاری جەنابەت باسیەکەی کەواتە ڕاستە ئەجینا باشە حکومت بەرپرس نییە لە ژیانی هاوڵاتیانی بۆ بەدەنگ نایانی تۆ کەرکووک و شنگال و مەخمور و دبس و داقوق و خورمات و خانەقینی داوەتە گوران خوارد و ئێستاکەش وەکو کەلاشێک لەبەردەستی دەسڵاتدارانی عێراقەوە تو ئامادە نیت هیچ هەنگاوێک بنەی بۆ چاکردنی ژیانی ئەو بڕۆی مشارەکەشکەی لە ئەوەی کە باری هاوڵاتیان لەوێ گرانتر پێ قورس بەڵامەندێک زانیاری هەن بۆ نمونە سەرۆکی یەکێتی هاودنکارانی هەرێم دەڵێ ئەگەر بەغداد ئەمە لانەبات هەرێمیش ئەگەریە کە خاڵی گومرگی دابنێت بەڕاستی ڕەنگە ئەوە جارێکی تر کێشەکە قورستر بکاتەوە ڕەنگە ئەوە وەکو دژەکردارێک ڕەتفعلێک بێ لە بەرامبەر حکوومەتی عێراق بەڵام وەسیلەی تر هەیە بۆچی حکوومەتی هەرێم بەڕەسمی ناکەوێتە گفتوگۆ قسە لەسەر دستور نییە قسە لەسەر حکوومەتی هاوبەشی نییە قسە لەسەر یەکێتی خاکی عێراق نییە ئەگەر یەکێتی خاکی عێراق و هەرێمی کوردستان دەوڵەت نییە هەرێمێکە لەم دەوڵەتە چۆن دەکرێت بەم شێوە مامەڵی لەگەڵا بکرێت بەڕاستی گرفتەکە لەوەیە دەسڵاتداران لەم هەرێمە بەداخەواڵێم هەم زۆر شارەزانین و هەم هێندە غەمی کەسەکان و حیزبەکان و خزمەکان و بەرژەوەندەکانی خۆیان کەمتر غەمی بەرژەوەندی خەڵکن بۆیە یعنی هاوڵاتیان دەبنە سوتەمەنی ئەم جۆرە بەس ئەم دانانیم خاڵە گومرگیانە تەنها کاریگەری لەسەر خەڵکی کەرکووکیان بۆ خەڵکێرێمیش کاریگەری لە بازارەکان بۆ نمونە تەنها باز لەسەر ئەو شتانەیە کە بۆ کەرکووک ڕەوانە دەکەنیان بە پێچوانە شەوانی کرد لە ناوەڕاست شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەڕێگەی کەرکووکەوە داخلی هەرێمی کوردستان دەبێ باز لەسەرەوانش دانراوە بۆ ناوخۆی هەرێمیش کاریگەری هەیە چۆن کاریگەری نیە ئەی کاریگەری هەیە مەسەن بۆ نمونە کاریگەریەکەی چییە کە تۆ خاڵی گومریشیە بوو کاڵاکان نرخیان بەرزە بێتەوە کە نرخیان بەرز بووەوە خەڵکانێ ناتوانێت و کاڵایانە بکڕن کە نەیانتوانی بیکڕن لێرە بازاڕەکە ئەوەستێت کاریگەری بۆ بازاڕەکان ئەمە لایەنێکی لایەنێکی تری سوکایەتیکردنەوە کەوەی کاک محەممەد جەلیل باسی کرد بەڕاستی ئەمە سوکایەتیە بە بوون و بە کەرامەتی ئینسان لەو خاڵانە تاخیریانەکەی داوای تەسکەریان لێ دەکەی و بە پێڕێ بکات پێشێرکردنی مرۆڤ چۆن دەکری هاوڵاتیە کە دەبێ هەموو مافیشیە بێ لە وڵاتە بەم شێوە سوکایەتی پێ بکەیت کاکەوە خانی ئەوە چۆتە خانەی سوکایەتیەوە ئەجینا چۆن بەم شێوە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆتاکەی خۆمە ئێرهاب نییە خۆ ئەمە خەڵکێ نییە لە یاسا هەڵات بێت و تاوانێکی کردبێت چۆن دەکرێت بۆیە بەرپرسیارەتەکە دەکەوێتە سەرشانی هەردوو حکومت و بەڕاستی دەڵێن لێرەوە ئەگە حکومەتی هەرێم هەڵبێستی جددی و فەرمی و ئاشکرایی نەبێت بەشدارە و بەرپرسیارەتێکی گەورەشەکەوێت باس دەکەم کاک محەممەد بگەڕێن و لای بەرز باسی بازگەکان کردووە جگە لەو خاڵە گومرگیانەوەندە بازگەی پشکنین دانراوە لە نێوان هەولێر و کەرکووک و سلێمانی و کەرکووک کە ناڕەحەتی زۆری بۆ هاوڵاتیانی کەرکووک دروست کردبێت
بەڵێ بەڵام ببوورە ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیت. بەڵێ سەبارەت بەوەی کە بەرەزوتە زیاتر لە سەر بازگەیەک دەچێت ئەوەندە خاڵی پشکنین دانراوە لە نێوان کەرکووک لەگەڵ هەولێر و سلێمانی کە ناڕەحەتی زۆر بۆ هاوڵاتیان دروست بکات؟ بەڵێ زین چۆنە کاک حەشیم ینی خۆی هەر بوونی ئەو جۆرە گومرکە کە هەندێک پیان وایە نایاساییە بەڕاستی و لەم کات و ساتەیە و لە دوای شانزەی بانگ و لە دوای داگیرکردنی کەرکووک بەو شێوەیە و هاتنە کەرکووکەوە یعنی بابەتەکە زیاتر ئیشکالەکە لێرەیە ئەگەر چی فعلەن یعنی ئەرکێشی گرانە بۆ کەرکووچیەکان بۆ خۆی هەر بۆ خۆی یعنی ئەو شوێنانی کە دانراوە مەسەلەن تۆ لێرەوە ئەچی دوو هەمەڕ وەستاوە لەو سەرەوە دوو هەمەڕ وەستاوە لە ناوەڕاست دوو هەمەڕ وەستاوە کۆمەڵێ وەسائیلی عسکەری و یعنی تۆ وا هەستەکەی کە ئەچیتە معسکەرێکەوە و دابەزە و بە پێ بڕۆ و ئەمانە بۆ خۆی ئەوە جگەلەوەی کە چەند بازگەیشی تریشێ ئەگەر چی لە بازگەکانی تر لە هەمووی داد نابەزێن و هەوێ چەند خاڵی پشکنین هەیە لە نێوان کەرکووک و شارەکانی هەرێم کۆمپیوتەر نادرێ بەڵام بەڵێ چەند خاڵی پشکنین هەیە لە نێوان کەرکووک و شارەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ وازانم تا 5 خاڵی پشکنین هەبێ ئەگەرچی من بە جدی یعنی نەمژماردووە با بڵێن بەو دیقەتە بەڵام تقریبا ئەوەندە ئەبێت. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە هاوڵاتیانی کەرکووک مەسەلەن یاخود بڵین بە حیزب و لایەن سیاسەکانی کەرکووک هیچ کۆبوونەوەیەک لەسەر ئەمە کراوە یاخود لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ناوماڵی کورد لێ پەردوێستش حیزبە کوردیەکان ناتوان کۆبوونەوە بکەن و هەڵوێستێکی یەکلاکەرەوە سەبارەت بەم پێشێلکانە بەرامبەر بە خەڵکی کەرکووک دەرببڕن؟ بەڵێ ڕاستیەکەی لە دوای 16 ئۆکتۆبەر و دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر دوای ئەوەی کە ئیرادەیەکی زۆر هەبوو داواکاریشی زۆر هەبوو بۆی لایەنە سیاسەکان لە کەرکووک کۆ ببنەوە بەڵام ئەوەندەی من ئاگادار بم تەنها یەک کۆبوونەوە ئەنجام درراوە ئەویش لە قەرەنجیر بوو ئەو کۆبوونەوەیش چەند خاڵێک تێیدا باس کرا بە نمونە دانانی پارێزگای کەرکووک و بە نمونە بارودۆخ ئاسایی بکرێتەوە کۆبوونەوەکان بەردەوامیان هەبێ و گفتوگۆ هەبێ و بەڵام بەداخەوە تا ئێستا هێز و لایەنە سیاسەکان لە کەرکووک بە تایبەتی ئەوەی کە دەسەڵاتی هەیە ئەگەرچی ئێستا هەمووی هەروەکو یەشی لێ هاتووە لە ڕووی هێزەوە لە ڕووی لە زۆر بابەتی ترەوە بەداخەوە تا ئێستا شتێکی ئەو تۆ نەکراوە لێرە و لەوێ ڕێکخراوەکان ئەگەرچی هەوڵەکان زۆر لاوازن چونکە ئێمە بمانێ و نەمانێت تا ئێستا لە کەرکووک ڕێپێدان نییە بە هیچ شێوەیەک بۆ هیچ جۆرە گربوونەوەیەک بۆ هیچ جۆرە ناڕەزایەتیەک بۆ هیچ جۆرە خۆپیشاندانێک کە ئێمە لە ماوەکانی ڕابردووە هەوڵێک هەبوو بۆ ئەوەی کە بۆ نمونە مامۆستای کەرکووک خۆپیشاندانی گەورە بکەین بۆ نمونە یعنی هەر جۆرە جیلێک یاخود خەڵکێک بۆ نمونە ڕۆژنامە نووسان کۆمەڵێ خەڵکی تر هەوڵێک هەیە بەڵام چونکە هەموو دەرگاکان لێداخراوە بە تایبەتی کورد ینی ئێمە چەند جینجار داواکاریشمان پێشکەش کرد هیچ شتێک لەو بابەتانە لە کەرکووک ڕێپێنەدراوە تا ئێستا من پێم وایە ئەم بارودۆخە ئەبێت چاک بکرێ ئەبێ بە هەمومان چاکی بکەین هەمومان بەرپرسیانی لە چاکردنی بەڵام ئەوەی کە بەرپرسە لە چاکردنی بە دەرەجە یەک ئەو هێزولایەنەیە کە ئەم بارودۆخەیان گەیانوە بە ئێستا ئەوان ئەتوانن ئەو خەڵکانن کە ئەچن لە بەغا بەردەوامن و خەریک حیوارن و خەریک وەرگرتنی پۆستن چونکە ئێمە بمانێ و نەمانوێ یعنی هەر گرفتەکان هەر ئەو دەستوری کە هەمومان دەنگمان پێداوە بیهێنین و مناقەشەی بکەین و تاوتێ بکەین چۆنەڵی لادانێکی زۆر هەیە لەو دەستورەی کە ئێستا ئێمە دەنگمان پێداوە ئیتیفاق لەسەرەتی و ئێمە لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵیین بەڵام بەداخەوە تا ئێستا ئیرادەیەکی سیاسی جدی نییە بۆ ئەوەی لە خەمی کەرکووچیەکان ئێستا کەرکووچیەکان تەنهان ئێستا کەرکووچیەکان جێ هێڵدراون یعنی من سەیرم دێ ئەو هێزولایەنانە هێشتا لێرە و لەوێ قسە بە یەکەکان ئێمە ئێستا لە 16 ئۆکتۆبەر نزیکە بینەوە لە یادی 16 ئۆکتۆبەر
یعنی دنیا بنیان پڕ کردووە تۆڕە کۆمەڵایەتیەکانیان پڕ کردووە لە قسە و قسەڵۆک لە زەم و زەمکاری لە هێرشکردن بە یەکتری دوایش قۆڵەکەن بە قۆڵی یەکاو ئەچن لە بەغا پۆست وەرەگرن من ئەڵێم هەروازمان لێ بێنن با خەڵک بۆ خۆی خەریکە ئارام ببێتەوە خەریکە دانیشێ بە تۆز خۆیەوە یعنی ئەبوایە ئەوان لە سەیتەرەکان لەو دیوی سەیتەرەکان کاتێک کە سوکایەتی بە کوور دەکرێت ئەوان بوەستانایە و بیان وتایە داوای لێبوردنەکەین دەستیان بە سینگەوە وایە بۆ خەڵکی کەرکووک بەڵام ئەوان زیاتر برینی خەڵک قوڵەکەنەوە ئەوان زیاتر بەم کار و کردەوانیان بەڕاستی ئازاری کەرکوچەکان زیاترە دەن و هەتا لە بەغاوە هەتا لە هەرێمی کوردستانەوە ئیرادەیەکی جددینە بێ بۆ ئەوەی کەوا خەم لە کەرکوچەکان بخورێ بۆ ئەوەی کەرکوچی یاخود کەرکووک و ناوچە دابڕێراوەکان بکرێتە نوقتەیەکی بەهێز بۆ دروستکردنی حکومەتی داهاتوو حکومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسی کوردیەکان یاخود قیادەی سیاسی کورد ئەمە بکاتە چۆن ئەڵێ پرۆژەیەک بەدەستیەوە بێ و لە بەرامبەر شتی ترە ئێمە ئازانین کە ئیتیفاقی سیاسی ئێمە کە ئازانین کە گفتوگۆ و حیوار پێویستی بەوەیە کە تۆ لە بەرامبەر شتێکە داوای شتێکەکەی لە بەرامبەر شتێکە هیچ کاتێک کەرکووک ڕقم نەبووە هەتا کەرکووک نەکەنە ڕقم حاڵی کەرکوچەکان بەو شێوەیە بێ و بەرەو خراپترە چێوە قەت چاک نابێ بەڵە زۆر باشە بەس پێ دوایە ئەگەر بۆ نمونە ڕیفراندۆم ئەنجامە درا بە یاخود 16 ئۆکتۆبەر پێ دوایە ئێستا و خاڵە سنووریانە لە نێوان کەرکووک و بڵێنە و خاڵە گومرگیان لە نێوان کەرکووک و شارەکانی هەرێمبوونی دەبوو کامیانەوە کاری سەرەکیە کە ئەم خاڵە گومرگیانە دانراون بەڵێ یعنی من بۆ خۆم وەکو شخصی لەگەڵ ئەوە نیم بەڕاستی زۆر بگەڕێنەوە بۆ ڕیفراندۆم و باسیکەین و بەس هەر بە کورتی ینی جەنابەت پرسیارت کرد ئێمە لە کاتی خۆی زۆر هەوڵماندا هەموو وەکو کۆمەڵ ئیسلامی و ئەو لایەنانی تر کە هەموو مێژوو شایەدە و هەموو بەڵگەنامەکان ماون ئەگەر ئەوان بە قسەی ئێمەیان بکردایە بە قسەی جەماوەری کوردستانی بکردایە بە قسەی دوو لە سەرسێ یەشێتی نیشتیمانیان بکردایە کە ئەوان هەر لەگەڵی نەبوون بە قسەی مەڵبەندی کەرکووکی یەشێتیان بکردایە ئێستا تەنها لە کەیوان هێزێکی هاوبەش ئەبوو کە ئەوان داوایان کرد بێنە کەیوانەوە کە هێزی عەسکەری بۆی نەبوو بێتە ناو کەرکووکەوە تەنها لە کەیوان و چەند شوێنێکە حکومەتی عێراقی بە مشتەرەشی ئەمایەوە ئەگەر چی قسەیەکی تر هەیە ئەوترێ حکومەتی عێراق هەر ئەهات ئەگەر ڕیفراندۆم بکرا و نەکرایە ئێمە پێماوان نییە بەو شێوەیە بواە ئەمە بیانوویەکی گەورە بوو درا بەدەست ئەوانەی کەوا دژی ئەم بابەتە بوون پێمان وایە ئەگەر ڕیفراندۆم نەکرایە بە دڵنیاییەوە ئەم بارودۆخە بەم شێوەیە نەئەگەی ئەم بازگانە دانانران کەرکوچەکان ئەوەندەی تر بریندار ناکران حاڵی کەرکوچەکان بەم شێوەیە نەئەبوو کە ئێستا حاڵی کەرکوچەکان وای لێ هاتوو. بەڵێ سوپاس دەکەم کە حەسەن ناوبڕێکمانە دوای ناوبەرکە دەگەرێن بۆ لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کە حسانگە بکەرم ولا بەڕێز سەبار بووی کە پێشتر بەڕێزەوت زیاتر لە سنووری نێوان دوو وڵات دەچێت. ئێستاوەی لە هاتووە کە مەسەڵەن کەرکووک لەگەڵ هەرێمی کوردستان بە تەواوەتی دابڕێنرابێ و سنووری نێوان دوو وڵاتیش کە شەڕ لە نێوانیاندا هەبێت بەم شێوەیە؟ تەنها یەک جیاوازیەکی هەیە، جیاواز بەکار نایەن. ئیتر ئەمە خۆم چوومەتە وڵاتانی تر نە ئەوەندە سەیتەرەم بینێ نەوەندە کەس داوای تەسکەری لێ کردوم. دوو وڵات سێ وڵاتیشم ڕۆشتووە، ینی بەسەر دوو وڵات سێ وڵاتاو بە ترازێت ژنە تەنها جیاوازەکەتە. بەڵام ئەمەی کە لەو ناوچانە دەگوزارێت لە نێوان ئەم بەشەی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە بەڕاستی وەکەوەیە دوو وڵات لە ئانووسانی شەڕابن و زۆر دژبەیەک بن. نیکراونەتە سەربازگە هێزی زۆری تێدا و ناوچانە بۆنم نێوان کەرکووک لەگەڵ پارێزگەکانی هەرێم. ئەزای چی ینی لەوێ سەرەتا پرۆسەی داگیرکاری دەستی پێ و پرۆسەیەکی تەواو سەربازی بوو. لە پەنای ئەو پرۆسە سەربازیەوە لەژێر چەتری ئەو پرۆسەیە پرۆسەی لێسەندنەوەی دەسڵات لە کورد، پرۆسەی بە عەرەبکردن، پرۆسەی زەوتکردنی دەستکەوتەکانی کورد، پرۆسەی سوکایەتیکردن بە کورد، پرۆسەی بچووکردنەوەی کورد، پرۆسەی سوکایەتیکردن بە کورد، پرۆسەی وەرگرتنەوەی دام و دەستگاکان. یعنی کاکە هەندێش لەوێ دەگوزارێ کەس باسی ناکە، کەس باسی خوێندنی کوردی ناکاکە کە چۆن کوردی لەوێ تەواو بوو لەوێ بەڕاستی و کەس باسی ئەوانە ناکە، ینی هەندێشتی ڕووکەش و ئەوانە لە بەرەوەی تۆ لە پرۆسەیەکی ترس ناکای. بۆیە گرفتەکان لەوە من بە حکوومەتی بەکاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێم بەڕێزینە لە سا 51 ئەم خاکە بەدەستی تۆ بووە، ئێستا لەژێر دەستی عەسکەری عێراقدایە. بە چی لۆژیشێ بە چی مەنتقێک دەڕۆی لە بەغدا شەڕی پۆستەکەی، بەڵام بەشێک لە خاکەت دەناڵێنێ لەژێر دەستی هەمەر و سوات و دژە تیرۆری عێراقی و حەشدی شعبیدا. یعنی ئەمە من بەش حاڵی خۆم نازانم ئەمە چی مەنتقێکە، ئەمە چی لۆژیکێکە، چی بیرکردنەوەیەکە دەسڵاتدار. بۆیە حەق وایە هێزە کوردستانەکانە هەموویە نەکەرەوانی دەسڵات مەرجی سەرەکییان بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی تازەی عێراقاوە چوونە ناو حکوومەتە ئاساییکردنەوەی بارودۆخی و ناوچەیە بێ. ئێستا ئەم کارتیان لەدەست چوو لەبەرەوەی لەگەڵ لایەنە شیعەکان ئامادەنەم حکوومەتی زۆری نەپێک بێن. ئێستا کاندێکی ڕاستپێردرا و کاتی تریان لە ڕاستپێردا و دیاری کراوە، کاتی سەدان کاتی تریان لە پێشە لەدەست چوو. ئێستا ئەم قسەی منە تۆمارکەن، ئێستا دەیان کاتی تریان لە دەسەچێت دڵنیا بین لە ئایندێشدا سەدان کارت و دەرفەت و فرسەتی تر لە دەستیان دەچێت. یعنی ئەو مشتومڕەی لە مانجی ڕابردووە لە بەغداد هێزە کوردستانەکان کردویانە لە سا 25 ئەو مشتومڕانە بۆ کەرکووک و شنگال و مەخمور و دووسخورمات و خانەقین بواە دڵنیا بە شتێکیان بە شتێک کرد بوو. بەڵام تەنها ئاوا شتێک میدیا بی و ڕژێنێتوانە ئەبێتە باس و خواست ئەجینا خەڵک نازانێت لەوێ چی دەگوزارێت. بەزە سنوورەیە کە ئێستا دروست کراوەتەوە کە بەرە زووت ئەم دانانیم خاڵە گومرییانە پامی سیاسی تێدا و بمانای دابڕاندنی کەرکووک و ناوچەکانە هەمان سنووری باسە. ئێستا دەسەڵاتدارانی عێراق توانیوانە بۆنم لە جگە لە کەرکوو لە پارێزگەکانی دیکەش هەمان سنوور بچەسپێن لە ناوچە کوردستانیەکانی دیکەش وەکو خەڵک وەکو شار و شارۆچکە بەڵێ هەمان شتە. بەڵام مەسافەیەکی کەم ماوە مەسەن بۆ نمونە لە بانی مەقانەوە تاکو ئەو دیوی قەرەهەنجیر ئەم مەسافەیە کاتی خۆی بەدەستی حکوومەتی عێراق و وەڵام مەسافەیەکە چۆڵە و هیچی تێدا نیە. ئەمە هەر بەدەستی کوردەوە ماوە لە سنووری هەولێر و مەخمور و هەندێک شوێنەوە لە سنووری دووسخورماتووەوە و لە سنووری خانەقینەوە. بەڵام ئەوەی کە شار و شارۆچکە و دێهات و شوێنی گرنگ و پێگە بێ
هەمووی جارێکی دەکەوتەوە بەردەستی حکوومەتی عێراقی. بەڵێ بەس ئێستا دەبێت هێزە کوردیەکان چی بکەن بۆ نمونە چ لەسەر ئاستی کەرکووک چ لەسەر ئاستی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی عێراقیش بۆ مەسەلەی پێ دوایە هەنگاوی جددی هیچ نەنراوە بۆم پرسە؟ من دەڵێم کاک حەکیم شەرمە لە 151 خاکەکەت بە تۆپزی هاتبێتن داگیریان کردبێ و تۆشیان دەر نابێت و بەسەر خوێن و کەرامەتی خەڵکەکە تا پیان خست بێتە سەر پیرۆزیەکانت تۆ بچی گفتوگۆ بکەی لەسەر پۆست یعنی کورد دەبێت گفتوگۆ لەسەر خاک بکە لەسەر شکۆ کاکە لە بڕۆ لەسەر دەستوری بکە دەستوری عێراقی ئەو ناوچانە ناوچەی جێناکۆکن بە پێی مادەی 140 بڕۆ دەستورەکە بگرێت دەستەوە بڵێ من هاتووم ئەم دەستورە جێبەجێەکەی لەسەر ئەساسی ئەو دەستورە چارەسەری ئەو ناوچانە یان دەبێ بەم شێوە بە داگیرکراوی بێت یان ئەبێ بە مشتەرەکی بە هاوبەشی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیا بێ یانیش دەبێ هێزێکی نێودەوڵەتی بێ حکومڕانی بکە تا لە ڕووی یاسایی و ئەم سێ بژاردەیە بەڵام ئەم بژاردەی کە ئێستا هەیە بژاردەی تاکەلایەنەیە بە تۆپزیە داگیرکاریە یانی دەبێت دەسەڵاتدارانی ئێمە لەمە تێبگەن بۆیە کە دەچن گفتوگۆ لەگەڵ هێزە سیاسەکانی عێراقدا دەکەن جارێ باسی مادەی 140 نەکەن باسی ئەوم کە تۆ خاکە ئەگەر بە پێی مادەکەشە یعنی چییە سبەینێ بەڕێز دکتۆر عادل عەبدولمادی لێچە لەو خاڵانەی لە بەرنامەی حکوومەتەکەی بڵێ ئەو مادەی 140 جێبەجێەکەم بەڵام تۆ پێشەوەی مادەی 140 جێبەجێکەی دەبێت تۆ هاوبەش بی لەوێ ئەو جا پرۆسەکە دەست پێ بکە ئێستاکە ئەگەر بڵێ مادەی 140 جێبەجێ دەکەین بەم دۆخی کە ئێستا هەیە ئەزانی کورد دۆڕاوی یەکەم و کۆتاییە هەموو شتێک لە بەردەستی حکوومەتی عێراقیە تۆ براوەی نابی هەموو شتێ لە ڕێگای هێز و لە ڕێگای قانونە لای خۆیەتی هێزە لای خۆیەتی داراییە لای خۆیەتی دەسڵاتە لای خۆیەتی ئەمن و ئاسایش و هەواڵگریە لای خۆیەتی یای تۆم حل لە عێرابانیە لەو ناوچەیە بۆیە دەبێت کورد مەرجی سەرەکی ئاساییکردنەوە بە پێی دستور ئاساییکردنەوەی ئەو ناوچەیە بێ دوجار ماوەیەک دیاری بکرێ بۆی مادەی 140 جێبەجێ ئەکرێیان جێبەجێ ناکرێت بۆیە بەڕاستی هەڵەیەکی کوشندەیە و من پێم وایە بەم ئاقارەیە بڕە ئەم فرسەتەیش لە دەستی کورد دەرئەچێ کارتەیشە دۆڕێنێ بچێت لەسەر پۆست چکە ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە ئێستا هەیە شەڕی پۆستە شەڕی خاک و خەڵک نییە. سوپاس دەکەم کاک محەممەدەگە بگەڕێن و لای بەرز سەبارەت بە دۆخی ناوخۆی کەرکووک لەسەر ئاستی کەرکووک ئەگەر حیزبەکان یاخۆ بڵێن پارتی ویکێتی ڕێک بکەون دەتوانرێت بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە لە مەسلەی بۆ نمونە کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە مەسلەی دانانی پارێزگارێکی کوردە بۆ شارەکە ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئاساییکردنەوەی شارەکە؟ بەڵێ بە تاکید یعنی ئەگەر ئەوان ڕێککەون بەڵام ئایا ڕێککەوتنەکەیان چۆنە بێ و لەسەر چێ بێ ئەگەر ڕێککەوتنەکەیان لەسەر بەرژەوەندی حزبیە بێ و وەکو جاری جاران ڕێککەوتنێکی 50 بێ ئەم شەڕ لەسەر مدیرێکی مەدرسە بکە و ئەوی تر شەڕ لەسەر جێگری بەڕێوبەرێکی مەدرسە بکە بە دڵنیاییەوە هیچ لە بابەتەکە ناگۆڕێ شەڕی پۆستە بێ و وەکو جاران هیچمان نەکردووە ئەگەر چۆنەڵی بە دڵسۆزانە و بە زیرەکانە کورد یەکێتی و پارتی ڕێکەون لەسەرەوە ئەتوانن ئەنجومەنی پارێزگا تەفعیل بکەنەوە ئەتوانن پارێزگایەکی کووردا بنن ئەو کاتە هەر هیچ نەبێ هەر هیچ ینی سیمای بە کوردبوون ئەگەڕێتەوە بۆ شارەکە هیچ نەبێ ئەو پارێزگایە ئەتوانێت ئەو بڕیارانی کە لەم فترەیە ئەم پارێزگا نوێ بە وەکالەت دەری کردووە کە بەداخەوە ڕۆڵێکی باشی نەجێڕا ئەتوانێت ئەوانە هەڵ بۆشێنێتەوە ئەتوانێت هەندێک ڕێگری بکە و هاوکات لەگەڵ پەرلەمانتارە کوردەکانە هەردوو لاپێکەوە بە هاوکاری هێز و لایەنە سیاسەکان بە هاوکاری شەقام و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەتوانن بە هەموو لا پێکەوە هاوکاریی باش بۆ ئەو پارێزگایە کە ئەگەر کورد ڕێبکەوێت لەسەری بڵێ هۆکاری چیەکە بۆ مناوان ڕێک ناکەون لەسەر پۆستی پارێزگاری کەرکووکە کە پشکی کوردە لەسەر ڕێک ناکەوە ئەنجومەنی پارێزگار یعنی کە بەڕێز دەڵی کاریگەریە بۆ منە و پارێزگاری سە بە وەکالەت دەستبەکارە کۆمەڵێک بڕیاری دژی کورد دەرکردووە هۆکاری چێکەوان یەکێتی و پارتی لەسەر ئەنجومەنەکە چ لەسەر پارێزگاری کەرکووکیش ڕێک ناکەون
بەڵێ هۆکارەکە دیارە تا ئێستا ململانێکی قورسی حزبایەتی هەیە تا ئێستا ئەوان هەر بەرژەوەندی خۆیان هەر کەسە بۆ بەرژەوەندی خۆی جایتر لە ئەو تەفاسیلە بەڕاستی ئێستا هەوڵێک هەیە تا چەند ئەو هەوڵە سەرکەوتووە بێت تا چەند ئەتوانرێ قەنەعەت بکرێ بەلایەنەکانی تر بە تورکمان و بە عەرەب نازانین ئەو هەوڵە بۆ چۆ ئەڕوا و گا بەچێ وەکو هەوڵەکانی تریان ئەبێ یاخودنا بەڵام بە ڕاشکاوی بڵێن یعنی هەوڵەکە هۆکارەکان وازحن ئەویش ئەوەیە کە بەرژەوەندی حزبی و ململانەی سیاسی وای کردووە کە ئەمان نەگەنە ڕێککەوتن ئەمان نەتوانن بۆ ئەوەی کە ئەو پارێزگایە بگەڕێتەوە کەرکووک بۆ ئەوەی کە هەر کەسە و مەرجی خۆی هەیە هەر کەسە و قسەی خۆی هەیە زای چۆن کاک حەکیمیانی ئێمە بێ پێش ئەوە خەڵکی کەرکووک لە هێز و لایەنە سیاسیەکان دیشێتی و پارتی جارێ با ئێمە یانی لەسەر ئەوە ڕێک نەکەوتین ئەم شارە داگیر کراوە یان ئەم شارە بە دەستور و یاسا هاتوونە یعنی ئێستا من باسم کرد هەندێکیانڵێن کاکە یعنی دەستکراوە بە تۆمەتبارکردنی یەکتر بە قورسی ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوڵێ کاکە تۆ 16 ئۆکتۆبەرت دروست کرد ئەوی تیاڵێ نەخێر هۆکاری سەرەکی تۆبی من پێم وایە هەردوو لە بەبێ جیاوازی بەبێ ینی ژمارە و ئەرقام لە سەتا ینی وەکو یەک 50 بە 50 لەم بابەتە تاوانبارن هیچ جیاوازیشیان نییە بە تەسەوری من بە بیر و بۆچوونی من چونکە ئێمە بمانێ و نەمانێ بڕیار بەدەستی هەردوو لا بووە ئێمە بمانێ و نەمانێ هەردوو لا قوبوڵیان بووە و ئەم بارودۆخەش ئێستا قوبوڵیانە کەی ئێمە لەسەر ئەوە ڕێککەوتین کەرکووک بۆ نونە داگیر کراوە کەرکووک ستەمی لە ڕووی دەستور و لە ڕووی یاسا و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ئێستا یعنی ئێستا هەوڵێکی زۆر هەیە لە ڕووی یاسایی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی یعنی هەر بنمونە ئەو زەویانەی کشتتوکاڵیانە لە منطقەی دبزیانی لە زۆر ناوچەکانی تری کەرکووک ئەوە ینی لە حکم لە کاتی حکومەتی باسا کە درابوو بە عەرەبەکان هەمووی هەڵوەشایەوە بەڵام ئێستا هەمووی تعریب کراوەتەوە تەنانەت کار حەکیمیانی دوێنێ بینای یەکێتی مامۆستایان کە مشتومڕێکی زۆری لەسرە کە زۆرێک لە ڕاگەیانکارەکان کە من لە نزیکەوە ئاگادار بووم ینی بەردەوام هاتوونەتە سەرمان و داوایەکەن پشگیری ئەوان لە ئێستاە تەنها هێز و با بڵێن ئەو قووەتێکی پشتی ئەوانە بەڵێ ساڵ پار لە دوای شانزەی بانگ هەندێکیان هاتن وتیان ئێمە ئەو بینایەمان ئەوێ و ئەوە بینای ئێمەیە و تەبەن ئەو بینایە مشتومڕی زۆر لەسرە تاپۆکەی بەناو ئیتیحاد نیقابەت با بڵێن العێراقی نیقابەی یەکێتی مامۆستایانی عێراقەوە ئیتیحاد معلمی العێراقەوەیە ئێمە هەر مماتەڵەمان بە بابەتەکە کرد کە من خۆم لە نزیکەوە لێوم و ئاگادارم بەڵام جاری دووەم کە هاتنەوە هێزی شورتەیان لەگەڵا بوو یعنی یەکسەر هاتنە ژوورە و بۆ هاتن کە ینی ئەگەر چۆڵی نەکەین ئێمە قۆڵ بەسکن ینی کە هێزی شورتە هات و 3-4 سیاری شورتە هات ئەمە بۆ خۆی ینی ماناکەی واز ئێستا بەردەوام هاتوونە و ئێستا تەشکیلەی خۆیان بەڵێ بارەگەکان بە فەرمی لە یەکێتی مامۆستایانی کوردستان وەرگرتووەتەوە ئێستا بەڵێ کە ئێستا بیناکەیان وەرنەگرتوێتەوە ئێستا خەریکی ئەوەی کە بکەوینە ڕێکەوتنێک کە وابێ کە ئێمە هەردوو لە زەرەری تیانەکەین ئێستا خەریکی گفتوگویەکی ینی خەریکە بکەوینە ڕێکەوتنێ بەڵام بڕیار وایە کە بە هیچ شێوەیە ئەو بینایە چۆڵ نەکرێت چونکە بەڕاستی ڕۆژانە ڕێکخراوەکانی تریش ینی ئێمە هیچ ڕێکخراوێک لە کەرکووکە ئێستا شەرعیەتی نەماوە و بە بیانووی نەبوونی یاسایی کە ئیجازەی ڕێکخراوەکانە هەر ڕێکخراوێک لە کەرکووکە ئیجازەی نەبێ و ئەوان دایخن و ئەوان مۆڵەتی پێنادەن و ڕێی پێنادەن کە کار بکە یەکێتی مامۆستایانی ژێکێکە لەو ڕێکخراوانەی کە ئیجازەی بەغای نییە ئەوە یەکێکە لە بیانوەکان بەڵێ سوپاس دەکەین کاکەسن سەبارەت بەوەی کە ئێستا لە بەغداد هەوڵێکەیە لەلایەن پەرلەمانتارانی کوردەوە واژۆ کۆکراوەتەوە یاداش لەسەر حکوومەتی عێراقی کراوە پێ دوای ئەوەندە بەسە بۆ ئەوەی کە خاڵە گومریانەوە دۆخی کەرکووکیش ئاسایی بکرێتەوە بێگومان ئەوە هەوڵێکی باشە تەنها پێم وابێ پەرلەمانی کورد نین عەرەبەکان تورکمانەکان شکە زیانی بۆ سەر ئەوانیش هەبووە ئەمام ئەوە تەنها کافی نییە بە تەسەوری من بۆیە لێرەوە بەڕێ سەرۆکۆمار سەرۆکۆمارە توانێت ڕۆڵێک کە کوردە حالت بکات و
پەیامی هەبێ و داوا بکات چکەوە بەڕاستی ئەوە خۆی مەسی سیادی عێراق یعنی دانانی ئەو خاڵە گومریشانە مەسی سیادی عێراقکە بۆیە پێم وایە بەڕێزیان بەرپرسیارەتی چکە خۆی حامی دەستورە دەبێ قسەی هەبێ لەسەر ئەو بابەت ئەمە یاسای شۆکارەکەنا دەستوریە سەرۆکۆمارە توانین تەداخل بکات بەڵام خۆ ئەمە لە ڕووی یاسایەوە ڕێگە پێدراو نییە باشە لە نێوان دوو وڵات ئەمەدانرێ ئەگەر ئەمە بۆ گەندەڵی دانراوە دەبێ هەڕێ لێ بگیرێ و ئەگەر بۆ ئەوەش دانراوە ئەوە دەوڵەتێکە ئەمە دەوڵەتێکە دەستوری عێراق ڕێگەی پێنادا و نییە بۆیە لە هەر دوو حاڵەتەکە ناکرێ ئەوە بمێنێ ئەمە لایەکتر وەفدی دانوستان کاری کووردە لەگەڵ بەغدا و لەگەڵ حکوومەتی تازە حکوومەتی نوێ دەبێت قسەی خۆی بکوە دەبێ مەرجی هەبێ و پاشان حکوومەتی سەلایەنە کوردەکان هیچ وەفدێکی هاوبەشیان نییە بۆ نمێکێتی و پارت لەسەر پۆست سەرۆکۆمار ئەو شەڕیان بۆ نمونە لایەنەکانی تر ینی بەجیا کەس نازانێت چۆن گفتوگۆ دەکەن ئەوە دەتوانێت قسە لەسەر کەرکوو بکرێت بەم پەرتەوازەیە قسە لەسەر دانیشتوانی کەرکوو بکرێت ئەمە لەوەتی کوردێ لە ڕووی ئەم لەسەر ئەم هەستارەیە هەروە بووە ینی خۆمە شتێکی تازە نییە کەی کوردی یەکگرتوو ببێت توانیوەتی هەنگاوی بچێتە پێشوو کەی یەکگرتوو نەبێت لە پاشەکشە و دۆڕانە بوو ئەمە هاوکێشەیەکی جێگیرە سابتە دەبێ هەموو هاوڵاتیان بزانن و کەمیش بووە لە مێژووی کووردا هێزە سیاسیەکان کارکتەرە سەرێکیەکان بتوانن یەکگرتوو یەک بەرنامە دۆخێستا توان هیچ بۆ کەرکوو بکەن ئەو پەرتەوازیە نەبوونی وەفدێکی یاو بەش و ئەوانە دەتوانێت هیچ بکرێت بە تەسەوری من بە خوێندنەوەی من بەقەت پێگەی وەزیری وەرگرتنی پۆستێک شەڕ لەسەر ئەو بابەتە هەنووکەیانە بکەن ئەتوانن معالەجەی بکەن و دەبێ با چی بۆ یەکێ لەو هێزانەی کام هێزیان کە خۆی زۆر بە پاڵەواندا خۆی بە شۆڕژێر و خزمەتکاری ئەم میلەتە ئازانێ بڵێ من دەبێتە سەروەریە بۆی من گفتوگۆ هیچ گفتوگۆیە ناکەم تا ناوچانە ئاسایی نەکرێتەوە نەکرد مەسلێ خۆ کاک حەکیمجان ئەو خاڵە گومریچیانە مشتێکە لە خەروارێ یعنی کێشەکارەوە نییە کێشەکە ئەو پرۆسە هەیە کە مامۆستا محەممەد باسیەکە لەوێ کاکە ڕۆژانە ئەو سوکایەتیکردنەیە و ڕاگواستن هەیە ئەزین چی ڕاگواستن چییە بزانسی خۆ مەرجەوە نیە لە دەرگات بداوەکو بەعز بێ بڵێ تۆ ئەبێ باکەی بۆ ئۆردوگاکانی شەمشەماڵ ئۆردوگاکانی هەولێر ئۆردوگاکانی سلێمانی بەڵام دێت گوشارتە خاتە سەر سوکایەتی پێەکە ئارزەکە زەوەکان کشتتوکالەکان لێوەرەگرێتەوە هێزە هێنێتە سەرت ڕۆژانە تەقوپۆقە بێ و سوکایەتی پێکرێ تۆ ناچارەوی بۆ ئەوی پێگەیەک شوێنێک بدۆستۆ بۆ خۆشگوزەرانی خۆت دەرەچ بەڵسپاس دەکەم کاک محەممەدنی خولەکیش بۆ بەڕێز پێشتر باز لەوە کاردوێزەکە کەرکووک قودس و دڵی کوردستانە پێ دوای ئێستا بەلایەوانەوە چ ناونیشانێکی بە کورتی بێ سوپاس دەکەم ئێستا کەرکووک شارێکی بێخاوەنە هەمیشە هەروە بووە بەڵام کاتێ سەرۆت و سامانی تیا بێخاوەنی زۆرە من هەر ئەوەنداڵێم ئەو هەوڵەی کە ماوەی هەفتەی ڕابردوو درا بۆ ئەوەی کەوا پۆستی سەرۆکۆمار وەرگرن هەردوو لایەنی سیاسی دوو وەفدی زۆر گەورە و باڵایان لە بەغدا بوو ڕۆژانە لە فەیسبووکەوە عەرزی عەزەڵاتیانە کردیانوت ئێمە هێزی زیاترمان لەوەیە ئێمە خەڵکی زیاترمان لەوەیە ئێمە چۆنەڵێ خەریکی مفاوزاتی زیاترین تەنها ئەو هەفتەیە خەریکی کەرکووک بوونایە بڕوا بکە کەرکووک ئێستا بارودۆخی باشە بوو ئایانتوانی چارەسەری کێشەی کەرکووک بکەن بەڵێ زۆر سوپاس بۆ بەرەزان محەممەد جەلیل کارگێری مەڵبەندی کەرکووکی کۆمەڵ ئیسلامی کە لە کەرکووکۆ لەگەڵ مابووی هەروە حەسەن بارام شارەزەر لە کاروباری ناوچەدا بڕێنراوەکان لە ستۆی سەرەکی لەگەڵ مابووی سوپاس بۆ بینەرانی بڕە سوپاس بۆ ئەو کارم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ